ئاسان نیە تۆ لە ڕادیۆی مرکزی پارتی قسە بکەی ئەو ڕادیۆی کەوا دەنگی شۆڕش بووە پێی ڕەخنە بگریت. پەیوەندی هەڕەشە ئامێست بواتوە هی کوشتن هەچی بەرپرسیە وڵاتەیە لە قەڵەمی ڕۆژنامەنووسەکان ئەترسێت. شوێنی کارەکەت ڕێگر نەبووە لەوەی کە دەست بەستراوت بکە لەو هەموو کەیسانە. فکرێک هەیە ئەڵێت خوداناسی، ئەڵێ نیشتیمان پەروەری، ئەڵێ مرۆڤ دۆستی. دەمانچەند نییە تا ئێستا بەس قەڵەم هەیە و بەرگەگرتنی گەندەڵ و مافیا و پارە ئاسان نیە تۆ بەرگە بگریت. پێ دوایە هەتا ئێستا ئەو پرسە چارە سەر بووە. زۆر ڕاشکاوانە پێتەڵم پێش بن ئەمە خەمی سەرۆک بارزانیە. لەم ماوەیە داوای کاندیدکردن لێکراوە بۆ پەرلەمانی کوردستان. دەجار وتم حەنان خان ئێستا من هەرچێکت دەمێ من لەو دۆخەنە هەموارە تۆ ڕزگار ناکەم، بەس وعدت پێدەم نابێ بەیانی لۆ ژیانایە بیت. ئەبوایە وا بێم لەبەرەوەی ئاسوودە بووم بەو جۆرە. کاکتۆمان جارێکی تریش بە جوانەکەت دەردەکەیتەوە، بەس حەز دەکەم لە تەواوی پۆدکاستەکە باسی بابەتی جوانەکەشت بکەین. بەجارێ لۆ دەست پێ بکەم بەردەوام خۆت میێوانت هەبووە، خۆت پێشکەشکار بووی، ئەو جارە هەست چۆنە کە خۆت میێوانی؟ زەحمەت بووەتە هاتم بۆ ئێرە، خۆتە زانیت ینی کە گەڕامەوە بۆ بەشێک لە پاشخانی ئەم بەرنامەیە بەبێ پێ هەڵدان شایانی ئەو بوو بێم. خۆشحاڵم کەوە ئەم جاریان خۆم پێشکەشکار نیم وەکو میوان لێرە. سوپاس دەکەین بۆ ئامادەبوونێت. بەجارێ سەرتارەوە دەست پێ بکەم، بیری کۆڕێ ناکەی؟ یادی بەخێر 2005 بوو پەیمانگای پێگەیانی مامۆسایانم تەواو کرد. ئیتر یەکێک لە خۆشبەختیەکانی ژیانم بەڕاستی ئەگەر ئینسان بتوانێت یاداشتی خۆی بنووسێتەوە ئەو لاپەڕانی کە زۆر بە قەشەنجی ئەینووسمەوە ئەو ساڵانەیەکەوە لە کۆڕێ مامۆسا بووم، یعنی نزیکەی 8 ساڵ 9 ساڵ لەگەڵ خەڵکی ئازیزی ئەوەیە ئەو مناڵە بەریئانە پەروەردە و فێرکردن، یعنی تۆ لە ناو جیلێکا بووی بۆ خۆیان خەڵکی گوند هەمومان شایەتیەوە دێن بەرەئیتر و پاکتر و بێگەرتر و سازگارترن لە خەڵکی شار. یعنی ئەتوانم بڵێم یەکێک بوو لە قەشەنگترین ئەو ساڵانەی تەمەن کە لەگەڵ ئەو خەڵکە ئازیز و ناسکایەکەەوە ژیانمان بەسەر برد. ئەلیستم باسیەوە بکەم زۆربەی کاکتۆمان وەک ڕاگەیانکاریان وەک پێشکەشکاری ڕادیۆ دەبینن، بەڵام باگراوندی دواوە مامۆستایت و حەز دەکەم بزانم نێوان لەگەڵ قوتابیەکانت چۆنە لە مێژەوە لە مامۆستا. من لە 2005 تقریبەنەوە بۆ 19 ساڵە چێت، یعنی مامۆستام دنیایەکی زۆر تایبەتە، بە تایبەتی لە قوتابخانی بنەڕەتی سەرەتایی، چکە تۆ لەگەڵ مناڵە مامەڵاکەیت لەگەڵ بڵێن چینێکی ئەتوانم بڵێم لاپەڕەی سپی وەکو ئەم باگراوەندەی ئێوەیە تۆ ئاراستیانەکەی ڕێڕەویان دیارەکەیت. یعنی خۆشەکەی من ئەوەیە لە ناو دوو دنیای زۆر جیاوازایە کاک بۆتان. لەم لاوە کە من بەیانیان خۆتان ئاگادارن ناو فەوزایەکی زۆر خۆڵام، لە ناو کۆژانێکی زۆر خۆڵام کە ئەچمە قوتابخانە تەلەبێک پێم بڵێ مامۆستا قەیتانەکەم بۆ داخە یان بۆ منە هاوکاریم کە ئەگریا لە 250 لێون بووە بەڕاستی پاکە بمەوە. یعنی دنیایەکی زۆر خۆشە، دنیای پەروەردە و فێرکردن بە تایبەتی ئەگەر تۆ لەگەڵ ئەو مناڵانەیە بتوانیت یعنی شێوازەکەی میکانزمەکەی بدۆزیتەوە، چکە ئاسان نییە بەڕاستی ڕامکردن و دیسپلینکردن و جڵەوگیرکردنی قوتابیان. هەروێنەیەکیشم بینیوە بزانم منداڵە پێشمەرگەیەک بوو کە هەیتانەکەت بۆ دەبەست لە ناو کۆڵەکە. بەڵێ ئەوە بێگومان یعنی ساڵێکی نەهات بوو 2015 و 16 بۆ هەر هەمومان. یعنی ڕۆژانە ئێمە خەمی ئەومان بوو پێشمەرگە لە سەنگەرەکان چی بەسەر دێت، یعنی ڕۆژانەمان بینی 1000 جار بەداخۆ شەهید هاتووە کوردستان. من لە باوڵە نەگەڕەکی گڵکەند لەوێ مامۆستام لە ناو ئەمین عامەکان قوتابخانەی ئاڤەند جاران جوودی بوو، یعنی لەوێ لەگەڵ چینێکی چاوساوەی بەریئی بەدبەختی توزانم نامورادا مامەڵاکیت. جا لەوێ ئەو قوتابیانەی کە لەوێن هەمویان مناڵی هەژار و دەستکورت و قوربەسەری ئەم وڵاتن. بەڵێ بەدڵنیاییەوە ڕۆژێک بوو بەڕاستی، ینی ئەو بەردەوام بڕۆدا و حاڵەتانەی تر مامۆسایەکی بەڕێز بە سوپاس و بە هەڵکەوت ئەو وێنەی گرت. ئەوە ئەڵبەتە بڵاوکردنەوەی ئەو وێنێش من بۆ خۆم بڵاوم کردەوە. یەکێک لە ئەندام پەرلەمانەکان ئەو کاتە ئەیوت بۆ ئەوەی احترام بۆ پەروەردە بگەڕێتەوە با لێدان بگەڕێتەوە لە تەلەبە بدرێت.
لە بەرامبەر ئەوت وەڵام کاکە من نەک لە تەلەبەکانم مەدەم قەیتانی شام و داخم هەردەمێ ئەو بکەمە بیانووی ئەوەی پرسیاری ئەوە لێ بکەم دەربارەی ڕیزبەندی یەکەمینەکان لە هەرێمی کوردستان ساڵانێکی باشە هەر لە ڕیزبەندی یەکەمینەکان لە دەڤەری سلێمانی لە ڕیزی پێشەوەن بە تایبەت ئەم ساڵ بەریەکەوتنێکی زۆر ڕوویدا لە سۆشیال میدیا و زۆر کەس دەیانگوت بابەتەکەیان کرد بۆ ئەوەی کە بۆ بەز لە سلێمانی جەنابیشت بڵاوکراوەیە کتەبوو لەسەرەوە حەز دەکەم خۆت باسی ئەو پرسە بکەیت. سپاس دیارە تۆ ڕیسێکی زۆر باشت کرد بۆ من یعنی عقلێتێکی ناوچەگەرێتی ڕاستیزم هەیە لە کۆمەڵگای کوردیە کە من پێم وایە لێکەوتەی حیزبی بەحسە یعنی بەداخەوە تاو کوێساکە درێژەی هەیە ئەمە هەولێریە ئەمە هەڵەبجەی ئەمە چەمسەماڵی ئەمە کەلاری ناو ناتۆرە لێکردن بەداخەوە لە دنیای سۆشیال میدیای ئەم بابەتە قاڵتور و قوڵتر بووە یعنی لە ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 واوێ ناکرا کە ئیتر قوتابی و مامۆستایانی هەولێر سەرکەوتوو نین بۆیە جۆرێک لە عقدە ئیش لەسەر ناوچە ناوچەگەرێتی دروست بوو یەکەمیان با من پژڕاستیان بابەتە بکەمەوە یعنی بە وەڵامێکی کۆنکرێتی ئەو قوتابخانانەی کەوا قوتابەکان یەکەم بوون بایکۆدی خوێندنیان تیان نەکراوە ئەمە وەزیری پەروەردەواڵێت دوو ئەخر خۆ کاک بۆتان نزبەی نەجا هەر یەکەمی نییە من ڕێک دوێنێ شەو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەیە بۆم بابەتە بە شێوەیەک لە شێوەکان ئاتی لەسەرم بابەتەش ئەڵێ کاکە لیڤڵی من 6 پلە بەرز بووەتە لە چاو دەرچوونە یعنی بۆ من ئەگەر ساڵانە وەک نمونە تۆ ئەم ڕقەم وەربگرە 50,000 قوتابی دەرچوو بێت لە قۆناغیەکەمە ئێستا بۆ بە 90,000 چۆن نەبێتەوە یعنی تەقیماتە لەسەر چەند قوتابێک بێ اینجا بۆیە قسەکە لەسەرەوەیە من بۆ خۆم شاگەشکا بم بەوەی کەوا میدیاکارێک لە باوەنور بێ لە شارە زوور بێ لە زاخۆ بێت لە دوهۆک بێ لە بلێو بارزان بێ یعنی ئەم عقلەتی بەردەسەکردنەوەیە من ئەسەفی پێ خۆم بەڕاستی ڕابردوو سەرسانی لویسفیگۆ بووی ئێستا نزیکەی پرچە ڕۆیشتیوە دوازاریش هاتە هەولێر لەو ماوەیە لە تەمەنی گەنجێتیە وا بڵین زۆر لێکە چوین ئیتر برادرە ئازیزەکانم ئەوانی کە بڵێن یان ناسیم زۆر ئەو قسەیان دووبارە کردەوە ئیتر تەمەنە 2000 مامەڵەیەکی واقعیانە لەگەڵ قۆناغەکانی ژیانی خۆت ئاکەیت ئیتر گۆڕانکاری بەسەر ڕواڵەت ماهات بەسەر یعنی بەسەر بەڕاستی بەسەر زاهیر و بەسەر باتن ماهات بەسەر ڕووکەش و بەسەر ناوەڕۆک ماهات اینجا بابینە سەر بابەتی ڕادیۆ و دەرکەوتنی جەنابەت وە بزانم ساڵ 2005 بوو بەرنامەی خەمی خەڵکت پێشکەش کرد ساڵانێکی دوور و درێژە چاستێکت هەیە کە ئەو بەرنامە پێشکەش دەکەی کاک بۆتان ئەبێ دەرفەتم بیت من لەسەرم بابەتە زۆر ڕابوەستم یعنی ئیشی ڕۆژنامەنووسی لە کوردستانە گرەیەک لای بەشی زۆری میدیاکارەکان دروست بوو ئیلا ئەبێت تۆ میدیاکارێکی سیاسی بیت اینجا بەرەو پێشەوە چیت و ئەو وێناش دروستکرا بوو ڕادیۆ لە پەراوێزایە من بەڕاستی زۆر ئیشم لەسەر ئەم دوو بابەتە کرد یعنی وەکوڵێت چۆن تەلەبە سەعیەکات وانە ئەخوێنێ من لە ژیانی خۆم ئەم کرد بەسەر مەشق یعنی چی بێ زەحمەت بەس مۆزوعی سیاسی مای بایەخ پێدان بێ و ڕادیۆش لە پەراوێزا بێ مای گرنگی پێدان نەبێت چاوەکان لەسەر تەلەڤیزیۆن و شتیوا بێت خۆشبەختانە بە شایەتی بە کۆمەڵێک پێوەر من ئەم دوو بابەتم تێپەڕاند یەکێکیان قەزەی خەڵک کێشەی خەڵک معاناتی خەڵک دەردەسەری خەڵک خزمەت گوزاری خەڵکم کرد بە سەنتەر یعنی وام کرد کەوا خەڵک جاران بە دەوری هەموو شتێکە ئاسۆڕایە تاوەکو بگا بە ئامانج پێچەوانم کردوم تێگەیشتنە وام کردکەوە ئیدارە حکومەت حیزب بە دەوری خەڵکە بسۆڕێتەوە ئەخرەمە ئاسان نییە بەڕاستیمە شەو نخۆنیەوێ قوربانیدانێوێ کۆمەڵشتی دیکەوێت یعنی وای لێ هاتبوو تۆی لە بێ فلان کەسبی بێ پرسیار لە فلان سەرکردە بکەی فلان سەرۆکی فلان سەرۆک حیزب بکەی اینجابی بە مۆزوع ئەنومان تێپەڕاند یعنی بە بەڵگە منە قساکەم پارساڵ بە شایەتی هەمووتان لە ناو کۆی دەستگاکانی ڕاگەیاندنا ئێمە بەربژێر بووین و دوجار ئەنجامەکەی وا بووکەوە خەڵاتی ساڵمان وەرگرت قسەکەم لەسەر چییە یعنی هاوڵاتی ئێمە کێشە سەرەکیەکەی وێ تاوەکو ئێستاکە هەر قسەی بۆ کرێت خەڵک حوسەڵەی قسەکردنی تێپەڕی ئەوێ گوێ لێ بگرێت من بەیانیان بەرنامەم هەیە سعاتێک و 30 خولەک
باوەڕێکی کوی ئەو بەرنامەیە خۆ داتایە و ماوەتەوە ڕۆژانە پێشکەشەکرێ من بەس 10 دقیقە قساکە بە ڕێزان سڵاو ڕێزم کاتتان باش ئەو بەرنامەکەی خەڵکە هەمووی خەڵق قساکەت ئەوەی دیکەشیان رادیۆ یعنی من بۆ خۆم پرسیار مەکرد بێ زەحمەت هی وا هەیە تەمەنی 65 ساڵە پێیان نێرە لە BBC پێیان نێرە لە دەنجی ئیسپانیا پێیان نێرە لە فڵان شوێن بۆچی لە کوردستانە با بڵین وا وێناکراوە تۆ رادیۆ بکە بە پردێک بۆ پەڕینەوە بۆ تەلەڤیزیۆن بۆ کۆمەڵەشتی دیکە شوێنی سەرتایی دەبیندرێ رادیۆ ئینجا من ئەو تێگەشتم قڵب کردەوە تا ئێستا لە بەرنامەی خەمی خەڵک نزیکەی 19 ساڵ دەبیەوە بزانم باڵێ بە نزیکەی هەرچەندە قورسیشە ئەو لێکدانەوەیە چەند کێش و گریفتێت چارەسەر کردەوە یان دەبێ بڵین ڕۆژانە ئەزانی خۆی خۆزگای داتایەکەم حازر کرده یعنی خۆی یەکێک لە خۆشەکانی ئەو بەرنامەی ئێمە بە بەردەوامی بڵین ئەوی کە خەڵک زیاتر ێستا ناوزەندێکە بە پەرلەمانی هەژاران بۆ ڕۆژی دواتریان چەند ڕۆژێکی داهاتوو خەڵک تەلەفۆنە کاتەوەڵە سڵاو کاک چۆمان سوپاس تاسەکە لە فڵان شوێن بوو مۆریدەکە لە فڵان شوێن بوو نەبوونی دەرمانخانیان فڵان شت چارەسەر کرا بۆ لەبەرەوەی تۆ زانیت یعنی بەڕێزانە زانن ئەم بەرنامەیە بەرخوردی ڕاستەوخۆی لەگەڵ حکومەتە هەیە ئاخر خۆی ئەمە نەچێتە بابی خۆڵکێژان لەو پەڕێ و پەڕی خاکەڕایەوە قسەیەکەم بەرنامەی وا نەوعی نییە تۆ تەلەفۆنێکی غەڵی من لە گەڕەکی زانکۆم لە گەڕەکی کوردستانم لە فڵان قەزا و ناحێم کێشەی بێ ئاویمان هەیە من ڕاستەوخۆ تەلەفۆن بۆ لایەنی پەیوەنددارەکەم یعنی تووشی ئەمری واقعەکەم هیچ مەجالی ئەم لاولای تێدا نییە بەهۆی بەرنامەکەت و ئەو کێشە و گرفتانە سکاڵا و بابەتی یاساییشت زۆر لەسەر تۆمار کراوە دەمەوێت باسی ئەوانەش بکەیت باڵێ من هەمیشە لە بەردەم دوو هەڕەشەیە ئەگەر لە قەیچ لێ بکۆم بێ بە سێ هەڕەش هەڕەشەی سەیمان ئیغراکردن بەر مادە و پارۆشتانە یعنی بۆ نمونە هەڕەشەیەکیان بەدەر بڕینە باوکە عەشایریە بۆ نە تۆ ڤیدیۆی مارکێتێکە بڵاو کردەوە خواردنی ماوە بەسەر چووە فرۆشێت کابرا سنگی خۆی دەرەپاڕێنە چاو سوورە کاتەوەم سەر واکەم واچ بوو نازانم چیچی من دایما مەفهومێکی بێتیگەن کاکە ئەڵم من خۆم ناتومەتەوە مارکێتە خەڵک بۆتی ناردووە خەڵک بۆ ئێمەی ناردووە خەڵک هاتوۆتە لات و ئەو کێشەی هەیە ئەمە جۆری یەکەمیان جۆری دووەمیان بەڵێ من بەبیرم دێ ڕێک پار ساڵ بوو بەیانیان لە رادیۆ بنیۆڕان لە بنکەی پۆلیس بووم چییە کاکە وڵا فڵان کەس سکاڵای کرد چییە کاکە وڵا فڵان کەس ئەوی کرد چییە کاکە وڵایەوە فڵان کەس لەسەری کرد ئەچوینە بنکەی پۆلیسەکە جارە لە لای هێرەوەکوڵێ مدیری بنکەی پۆلیسەکە دوو کێشەی پێوتم کاک چۆمە ئەومان نییە کاکە بۆ ئەوە هاتووم بۆ ئێرە هاوڵاتیە کە سکاڵایەک کردوە سەر شتێکی وایە ئەوەی سێمیان یعنی ناخۆش و خۆشبەختانە تاوەکو ساکە بەرگەمان گرتووە ئەوەیە کە تۆ یعنی تووشی خەڵکی گەندەڵە بیت چونکە با بڵێن هەر سەفقە و پارە و ئیتر ژیان بەس لە پشکا بینێتەوە یە ئێ بۆ جۆرە ئیغرات کات ئەخر کاک بۆتان بەرگەگرتنی گەندەڵ و مافیا و پارە لەم سەردەمەیە لە ناخی دڵەوە دڵم ژانەکە قسەیەکەم ئاسان نیە تۆ بەرگە بگریت ئاسان نییە بەڕاستی بەرگەی ئەوە بگریت کە تۆ خەڵکێکە لە پێناوە بەرژەوەندی گشتیا هەڕەشە و چاوسورکردنەوە شتی واکات هەماهەنگی و یارمەتیدانی ئەو بەڕێوبەر و بەرپرسانە چۆنە لەگەڵ کاتێک لە بەرنامەکەت پەیوەندیان پێوە دەکەی یان داوای هاوکاریان لێ دەکەی و چارەسەرکردنی کێشەکانیان لەگەڵ دەکەی من لە 1995 زۆر لەگەڵمانە ینی هاودەنگن زۆر بەتەنی کێشەکان بەزەم ساڵانێکی زۆرە وای لیاتۆکەوانی ڕابێن لەسەر بەدڵنیاییەوە ینی بەشێکیانە ڕێزم ینی کەسی زۆر محتەرەمن برادری خۆمن شەوان پیاساکەین ڕێازاکەین وەرزشەکەین کوڕی چاکەنەوە هەر ڕۆڵی ئەم نیشتیمانن خەڵکانێکی ئەڵبەتە تیاندا هەیە بەدڵنیایەوە خەڵکی خراپ و نابەڵەت کە جۆ لە کێشەی خەڵک ناگرێ بەڵام بەشە هەرە زۆرەکەی دووشتی بۆ یەکلایی بووە تویشیان ئاخر دیسان قسەی دووبارە کەم و ئاسان نییە پەرلەمانی هەژاران کاک خۆ منە و ناوم لێنە ناخۆ دەستگایەک لێنە ناخۆن وەکو بڵێن هەر بەرنامەیەکی تر نییە ئەوە خەڵک بوو بە وێردی سەرزاریان کە ئەم بەرنامەیە دوجار لە خزمەتی خەڵکایە ئەوەی دیکەشیان یا من ڕێگاکان بۆ کورتەکەمەوە کورت یعنی بۆ نمونە تۆ
ئەڵی ئەوە لە فلان شوێن خەلەلێکتان هەیە ئەگەرمە دایرەکە خۆی بیکە ئەبێ لیژنێکی بۆ پێک بێنێ نیوەڕۆکە بچێت لە ماسی شکار ماسیە بخوا دوایی راپۆرتێک بێننەوە نازانم چیکە کە من بە سی چرکە بە ڤیددیوەک ڕێگاکەی بۆ کورتەکەم وەڵام ئەمە حاڵ و مۆزوعەکەی ڕۆژانە ڕەنگە 300 بۆ 400 پەیوەندی وەڵام بدێ و یاخود بە نامەی دەنجیان ئەوانێک کە دێتە بەردەستێت بەڵێ بێزار نابی هەموو ڕۆژ ئەوە دووبارە دەبێتەوە زانی خۆی مرۆڤ دەرونی هەیە دەروون سایکۆلۆژیەتی هەیە ئەم سایکۆلۆژیەکەوا ڕۆژانە ڕوبەڕوشتی ناخۆش بوو بە دڵنییا و بریندارە بێت یعنی هەر وا وێ نەبکەین سەبەتەیەک تو هەر ڕۆژە و شتێکی تێکە بێگومان ئەو سەبەتەیە پڕە بێتەوە بێتاقەتە بێت یعنی ڕۆژانە تەحملێکی زۆر زۆرێوێت من ئەو قسەی تۆ بە جۆرێککە وەڵامتە دەمەوە ئەو بەرنامەیەمە دوو وەزیفە یەکیشانەوەی کە تۆ دکتۆرێکی دەرونیت ئاخر جاری وایە و هاوڵاتی تەلەفۆنەکە ئاگرێکاتەوە ئاگر لە ڕووی دەرنیەوە دەبی ئارامی بکەیتەوە کە من ئەڵم خۆی خاڵی کاتەوە خۆی تەفریق کاتەوە بەدڵنیەوە 150 کێشەکەم حل کرد ئەوەی دووەمی بێ بە ئیدارە ئیداریەن کێشەکەمان وابوو وا چووەم سەرۆسەر خۆ بەخۆ بابەتەکە دامرچێتەوە یعنی قسەکەم دیسانە سەر و بابەتەیە گەورەترین کێشەی ئێمە لەم وڵاتایەوەیکەوە بە تایبەتی میدیای من هیوادارم ئەخوازم کەەوە بەو ڕێچکەیا بڕۆن جۆگر بن جۆگرت کاتان لێکم یعنی با خەڵک قسە بکات با خەڵک بێ دەردە دڵ بکات با کۆی کایەکانی کۆمەلگا لە هەر ئاستێکایە لە هەر مستەوایەکایە یعنی من زۆرم بۆ خۆم بەڕاستی بەلامۆ سەیر ئەو سیاسیانێنە سەر تەلەڤیزیۆن ئەندام پەرلەمان قساکە فڵان و فیسا قساکات کورەکاکە وەڵا خەڵک تااقەتی جۆگرتنی نییە بۆ ئەهیسا لەو لا قسەمان کرد خەڵک معلومەی زۆر زیاترە خەڵک زۆر زیاتر دەستی بە شتەکان ڕاگات خەڵک زۆر بە ئاسانی ئەو شتانەی کە تۆ باسەکەی لێوە تۆ بۆ لەبەری ئامرازەکانی دەست ڕاگەیشتنی خەڵک بە زانیاری یەکجار زۆرە کەواتە ئەم لەگەڵ ڕێزم لە ناو کەوانەیە ئەم چەلەحانەیە چییە بێزەح ئەو وا بۆ واچۆ وامان کردەوە ناخۆ یعنی کاک بۆتان هیوادارم سەرم نەیەشاند بێتن ئێمە شانازی بەوەکەین لە وتێلە پێنجەستێرەکان کێشەی مامزاوە و دارەتوو قەتەوی حەل ناکەین چوومەتە ئەو شوێنە بۆ ئەوەی سەوزە و بەرهەمێنانی سەوزە پشت و ڕق کە بڵێن بە ئاوەڕۆی پیس ئاوەدرێ سەوزەی هەولێر هەتاەکەم بینی بەزبیرم نییە کوێ بوو بزەوە هەر پشت و ڕقەکات 12 گوندن بە کەندە پیس ئاوەدرێ و لە هەولێر بەناو بانک سۆندان ڕاکێشەوە لە ئاوەڕۆ پیسەکەەوە ڕاکێشن لە گەرمەی راپۆرتە قسەکەم ڕێک کەوتمە ناو چاڵێکەوە چاڵێکی پیسایی داوامی مەکتەبیشم هەیە یعنی تۆ وەرە بۆ 7 ساڵەیە بۆ ئیرادەیە و ئیشک لە بەردەم دەرگای مەکتەب جلم کورۆتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە بە شایەتی و مامۆساکان لەگەڵمان جلی ڕاضەم لەبەر کردووە وەرزش هەتاوەکووانە تۆ اینجا چوومە تۆ لە ماڵ جا قسەکەم لەسەر چییە بزنس کلاسێکی لەڤەر کردووە کاکە بەس دوگمەکێر و بای 12 وەرەقەیە باسی کێشەم بۆ کات کرد باسی چێکی تۆ کاک وەرە بێ زەحمەت وەرە ناو مەعمەل پێلەقەوە وەرە بزانە لە مریشک فرۆشەکان چییە گوزارێ وەرە بزانە لە فڵان و لە فیسار شوێن چۆ گوزاری ئاوتۆ لەگەڵ خەڵکەیت ئەین پێویستە ڕاگەیانکارەکان بێنە شوێنی ژیانی هەژارەکان و لێ بەریەکەوتنی ئاوێت نەگەوەی کە لەو هوتێلە 5 سێرانستۆدیۆ و چاکەت پانتۆڵ تێپەڕێنن ڕاستە خۆ لەگەڵ خەڵکە کاکە چەند خۆش لەگەڵ سایق تەکسێکەکە سایق پاسێکە لە پشتۆی پاسێک دانیشت و چاوپێکەوتنەکەیت چەند خۆشە بۆ نمونە تۆ لە دەوازنێکە لەسەر مریشک فرۆشتن قساکەیت ئاوایە کاک یعنی چی یا زەحمەت دانیشتوی تیۆر بووم باسەکە نەزەریات باسەکە ئێمە ناخۆ خەڵک لەوەی بە زمانی سادەی خەڵک هەر قسە ناکەن پرۆتۆکۆڵ و پرۆپۆزەڵ و ئیتر وەرەوە بۆ نازەوام قسە چمکە پێشکەشکارەکەش چاکەت پانتۆی لەبەر نەبێ وا دەزانی هەر پێشکەشکار نییە ئەبەت کاک بۆتان من 15 ساڵی ڕێکە فکر و فەلسەفا خوێنمەوە پێم ئەی بۆ ئەو ئیدیۆم و چەمکانە بەکاربێنم بە زمانی حەماڵێکی شێخەڵە بە زمانی دایکم قساکەم بۆ شەرمە یعنی ئەگەر چەمک بەکاربێنی ئەم بەوە پێشکەوتن و کۆمەڵ یاخرەوە هەمووی تەڵە تێگەیشتنەوێ ڕاست بکرێتەوە ئەمانەمی غەڵەتە اینجا بابینە سەر بابەتی ئەو شوێنێکی کاری لێ دەکەی
بابەتێکی ئەو هەموو بەریەکەوتنەوە ئەو هەموو پرزجوڵانەکە و هەموو مەترسیەی تێدایە شوێنی کارەکەت ڕێگر نەبووە لەوەی کە دەست بەستراوت بکە لەو هەموو کەیسانە. ئەمە بابەتێکی گرنگە زۆریش ڕاشکاوە لەگەڵ تا قساکەم. یعنی ئاسان نیە تۆ لە ڕادیۆی مرکزی پارتی قسە بکەی ئەو ڕادیۆی کەوا دەنگی شۆڕش بووە بێ ڕەخنە بگریت بێ دژی بەشێک لە بەرژەوەندی خوازەکانی پارتی مەسئولینی پارتی بەشێک لە ناوکەوانەیە بێ لێیان بدەیت. یعنی بەدڵنیایی و پێتەڵم لە ناو هیچ حیزبێکی دیکەیە ئەم ڕێچکە و ئەم ڕەوتەی دەنجی کوردستان نییە. زۆر بە ئاسانی پێتەڵم یەکێکیان ئێمە وتمان کاکە ئەمە ڕادیۆکە ناوی دەنجی کوردستان ناوی دەنجی پارتی نییە کەواتە بێت جێگای هەموو ڕێگەکانی تێبێتەوە. یعنی خوای گەورە شاهێتە ڕۆژێ لە ڕۆژان ئەو هاوڵاتی کە تەلەفۆنەکات هیچ بەلامەوە نە گرنگ بۆ نە پرسیش بە خەڵک شاهێتە ئایدیاکە چی ئاینەکە چی جوگرافیاکە چی هەر پێشم ئای بۆ شتانی مرۆڤی گەورە باڵا بێوانە تێپەڕێنێت. یعنی چی بێ زەحمەت مرۆڤ لای من سنتەرە کاکە کێشەیەکی خزمەتگوزاری هەیە. ئەمە یەک دووش یعنی دەنگ بەرزکردنەوە بەسەر کۆمەڵی خەڵکە کە ئیتر خۆیان پێ هەموو شتێکە ئاسان نییە. بەڵام دوجار ئەوە فەزلی خوای گەورەیە حەقیقەت لە تاریکی شەوی شابێ هەر خۆی بەیانەکات. من لێرە ناشارمەوە سوپاس بۆ سەرۆک بارزانی کە یعنی هەمیشە معنەویەن پاڵپشتی ئەمە بوو هەمیشە لەگەڵ ئێمەیە بووە. یعنی وردەکاری بەرنامەکە ئەزانێ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و کیانەکەیە بۆیە یعنی دەستی هاوڵا کردوین. یعنی ڕاستە خۆ لەلایەنەوە دەستدا هاوڵا کراوە. یعنی ئەزانی ئەمێ ئەوە بڵێم بەڕێگەی ڕاستا بڕۆ ڕاستگۆ بە. یعنی من شتێک هەڵم بۆی تاو بگەێنمە ئەنجامێک خۆم لە ئایدۆلۆژیا دابڕاندەوە شایەتیمە بەڵام باوەڕم بە فکرێک هەیە ئەڵێت خوداناسی ئەڵێ نیشتیمان پەروەری ئەڵێ مرۆڤ دۆستی. ئاخر تۆرە هەموو کتێبە گەورەکانی دنیا بخوێنەرەوە هەموو ئاینە پیرۆزەکان بخوێنەرەوە ئەم سێ کوچکێ بنەمایەتی. من لە فکری بارزاناڵم نەک لە پارتیە ئەمە قاعیدەکەیەتی ئێکە قاعدەکەی بوو بۆ لابدەیلیش. لە سوۆشیال میدیا لە کۆنەوە هەم بەکارهێنەری هەم ڕەخنەش دەگری ئەبزانم لە 2011 نزیکەی 13 ساڵ دەبێتن. لە پۆستە ڕەخنەکانت زۆر جار هەبووە پەیوەندی کراوە اینجا چ خۆت بی چ لەو شوێنانەی کاری لێ دەکەی چ کەسە نزیکەکانت بیانە و کەسانی کاریگەریان لەسەرتەیە کە ئەو پۆسانی کە ڕەخنەی تێدا دەگری ڕەشی بکەیتەوە. حەز دەکەم بزانم چەند جار تووشی مووقیفی وا بوویت. وڵای جانەکەم ئەوە وەکو نان خواردن وایە هەفتەی 7 جار باوەڕکە. یعنی بۆ نمونە ئێستۆری 8م لە فەیسبوک شانی وێش لە مەکتەب سیاسی شکاتی لێ بکرێ باوەڕکە. یعنی جاری وا هەیە ئەوە ئێستا مشکلەیە لێرەژێڵم پۆستەکە ناکەم یەکسەر مۆبایل خەمە دەروی بازن ئەچمە خەوم ئەڵم با تەکلیف نەکەن بۆ خااتری خواڕەشی کردەوە چیت کردووە نازانم چی. یان بیر لەوە ناکەیەوە کە چێ تەلەفۆن دەکا چێ تەکلیف دەکا مەکتەب سیاسی دێتە سەرخەدیانە ئەو ڕخنەی کە خۆی لە ئیشی ڕۆژنامە نووسیا کە خۆشبەختانە ئێستا پرسیارمان کرد لەسەرەوە کە نەهجی ئەم دەستگایە شتێکی پێڵن ئیتیک یعنی مرادفی ئەخلاقی کۆمەڵایەتیە. من زۆر باوەڕم بەم بابەتەیە. یعنی تۆ ئەو جلانەی بەرت ڕەشە من ناتوانم بڵێم سپیە ناتوان بڵێم سوورە. یعنی باوەڕکە کاتێک کە ئەمەیە کنەی بابەتێ بکەم بە دوواداچوونی بابەتێ بکەم لە 6-7 شوێنە پشڕاستیەکەمەوە هەر قسەی هاوڵاتێکی ناڕاست دانانیت کفرە خۆت بە دوواداچوونی بۆ دەکەی ئەسڵەن یعنی بێ بۆ تۆش پرسیار بم بۆ تاوەکو ساگە قەرزی ڕادیۆکەم نەداوەتەوە کە پێم وایە کوردێکی بە شەرەف ڕادیۆ قەرزارە بەس کات و شوێنەکەی نازانم ئێمە لەنا ئەو هاوکێشەم بۆ تاوەکو ساکە بە فڵان هەرچەنە من پێم وایەوە یعنی تێگەشتێکی غەڵەتە تەنازول و داوای لێبنۆشتانە مرۆڤی باڵا زۆر ئاسەیە بەخۆیان بچێتەوە بەڵام دڵنیا بە بۆ بابەتێک 4-5 لایەن پشڕاستیان نەکردێتەوە قەت لای من لە دەستم دەرناچێت لە ناڵم دەستم بخزێت داوای لێبوردم کەم دواتر. بەڵێ ڕاستە فەرموویت پۆستی وا هەبووە من سەرکێشیم
نەک بە مووقعی ئیشەکەم بگرێ بە ژیانی خۆشم کردووە. ئەخر ئاسان نییە تۆ کابرا 500 چەکداری هەیە، تۆ دەست بۆ بەرژەوەندەکەی بی لە پێناو بەرژەوەندی گشتیە. هەر لەسەر ئەو بابەتە بابێنە سەر بابەتی بەرتیل پێدا. ئەو بابەتی کۆتایی هیچەوە بەرتیلە گەورە و زەبەلاحکە و بۆ دوایی جێم هێشتوە جارێ بابگەڕینەوە بۆ ئەوانەی سەرەتا ئەو بەرتیلانەی کە لەسەر پرسانەی ڕۆژانە پێت دەدرێ. ئەزانی کاک بۆتان ئەو ئیشەی ئێمە هەر ئیشی سەحافە بەگشتی بەداخە وای لێ هاتووە بۆ جۆرە لە کار و کاسبی زۆر بە ئاسانی تۆ دەستت بە هەموو گەندەڵێکەگات، بەڵام ئەبێ لای تۆ لای هەموو بە ڕێزانە پرسیار بێت. قەت من ڕۆژانە بەرنامە ڕاستەوخۆکەم لە هەردوو تۆڕی فەیسبوک و تیکتۆک ڕاستەوخۆکەم، یعنی پۆستەکەم قەت دڵم دڕدۆنگ نییە تاپەتاب ناکاوەڵم کورە بۆ خاتری خوا گەندەڵێکم لە فڵان شتە ئاشکرا نەبێت. تۆسقاڵە زەڕێک بەهانە و بیانم بۆ هیچ کەسێک بەجێ نێشتووە بڵێ وەرە کاکە بێ زەحمەت تۆ باسی فڵان گەندەڵێکەوە حاڵ و مەوزوع هەیە. یعنی بەدەنجێکی زۆر بەرزەوە پێتەڵێم بچووکترین خاڵی لاواز خۆشبەختانە بەسەر ئێمەیەتیە ناپەڕی. هەر بۆیە من ڕاستەوخۆ بەرنامەکەم کاک ئەخر تۆ زانی بەرنامەی ڕاستەوخۆ کێشەیە خەڵک تەلەفۆنەکات کاکە هەرچی بێ دەتوانین پێت بڵێ. خودای گەورە شاهێدە ڕۆژێ لە ڕۆژان بچووکترین بەرژەوەندی کەوا ناقانونی بێت جۆرێک بێ لە لادان بەسەر مناتیە ناپەڕی سیایەکی قورستر دەکەم. دەیجا لەم ماوەیە داوای کاندیدکردن لێکراوە بۆ پەرلەمانی کوردستان. دەجار کەمیشم و تۆ بەس من لەگەڵ خەڵکا ڕازگۆم. ئەزانی کاکە بۆتان با من ئەلێرە وەڵامی بەڕێز دەبەمەوە. ئەوە لەو پەڕی متەواضعی و خاکەڕایی قسەکەم. وەزیفەی من لە نەک لە ئەندام پەرلەمانێک لە دەیان ئەندام پەرلەمان قورسترە. پەرلەمان دوو ئیشی سەرەکی هەیە، دەرکردن و هەموارکردنی یاسا لەگەڵ چاودێریکردنی حکومەتە. یەکەمیان لێ سندونەوە واضح ئێمە 5 ساڵی ڕابردوومان بینی 6 یاسایان دەرکردووە. بۆ چیە و گاڵتە جاڕیە چاودێری حکومەتی چی حاڵی چ و گاڵتە جاڕێ بکە لە پەرلەمانەمان بینی. قوربان من ڕۆژی بەلای کەمەوە لەگەڵ 25 دائیرەیە چاودێرم بەسەریان و 25 دائیرە بەلای کەمەوە 25 دائیرە بەس تەلەفۆنی ڕاستەوخۆ وێ ڕایکۆی ئەو ڤیدیۆیانی دێت. جا بۆیە ئەوەی کە ئەڵێم دیسانەوە لە ئەو پەڕی سادەیە ئەڵێم پەرلەمانتار لەو ئاستە یعنی پەرلەمان ماوێت هێشتا ئەبێ سعی بکات یعنی خەڵک ببێ بە هەندام پەرلەمانی و پەرلەمان. لە بەرنامەکانت میوانی جۆرا و جۆرت هەبووە، زیاتر بە کامیان کاریگەر و سەرسام بووە؟ خۆی دوو جۆر قسەکردن هەیە. قسەکردن قسەیەکیان قسە ئەکادی سەم ڕەنگە سەری و دوو بە ڕێزە مێشان دەبێت لەگەڵ ئەو دەرهێنەرە بە ڕێزە پۆدکاستەکە لە پێناوەیە کە جەناوت قسە بەڕێزی جۆرێکی قسەکردنی هەیە بەڕاستی هەم تۆ چێژی لێوەرەگری هەمیش معلوم و معریفەی لێوەرەگریت. یعنی من هەمیشە بۆ ئاراستەیە چاوپێکەوتنەکەم کەوا بۆ کات بەسەربردن نەبێ بۆ شتێک نەبێت کەوا تۆ ئەو بکەی. بەڵام لە دوو شتا من زۆر یعنی چێژ لە گفتوگاکانی خۆمەرەگەن. یەکێکیان ئەوەیە کە کابرا گەندەڵێکی کردووە تۆ بۆ سەد بۆ داناوت محکەمەیەکیت هەر بەڕاستی محکەمەیەکیت دەسەڵاتی یاڵا دەبێ زەحمەت دەسەڵاتی چوارەمی وەرە محکەمەیکە لێرە و لەوێ دەی ڕێک زابەت تحقیق هەتا وەکو ئیتر وای لێکەیت ددان بە غەڵەتەکەیانێت. ئەوەیان زۆر خۆشە. من زۆرم حەز لەو یاریانەیە بەڕاستی. ئەوەی تریشیان ئێمە حوتوانی ڕۆژنامە نووسمان هەیە برای بە ڕێز و خۆشەویستم کاک فەراد محەممەد یعنی ماشەڵای لێبێت لە فکر و فەلسەفەیە ئەتوانم بڵێم لێو ڕێژە ئاسان نییە. ئەو دایمە بە خۆشیاڵم بۆیە لێرە واڵێم دەرەقەت هاتنی کاک فەراد محەممەدی سەرنووسەری گوڵان ئاسان نییە. یعنی تۆ بێت لە فەلسەفەی پێش کلاسیکە و هەتا وەکو پۆزمۆدێرنە شارەزابیت هەموو ڕەوتەکانی ڕێبازەکانی حکومڕانی شارەزابیت هەموو جۆرەکانی فەلسەفەی تاک شارەزابی. اینجا بتوانین بەرامبەر ئەو ڕابوەستی ئەی خۆشبەختانەیە یعنی خۆی پێماڵێ ئەڵێ بەس تۆ دەرەقەتم دیت وێنەیەکت هەیە زۆر دووبارەی دەکەی و زۆر دایدەنەی دەستت هەڵبڕیوە وەبزانام ئەو کات کە پرسیارت لە ئاشتی هەورانی کردبوو دەم خۆش چیرۆکی ئەو وێنەیە چی بوو؟ ئەوە
ئەو ڕۆژەیە کەوا نەوتی هەرێمی کوردستان بە فەرمی بەڕێکرد مەراسیمەکەمان بەبیر دێ جەنابی سەرۆک و خاڵێ خۆشوو ئەمام جەلال ینی ئەوەی کە بڵێن بۆ ڕێکاکەنەوە لە هۆڵی مامۆستا سەعەد بوو پرێس کۆنگرێ ڕۆژنامەنووسی بوو لە نێوان ئاشتی هەورامی ئەو کاتە وەزیری سامانە سروشتیەکان بوو لەگەڵ بەڕێوبەری هونەری دیەنۆ کۆمپانیای باڵێن نەوت بوو کەوا سەرەتای ئیستینتاجی نەوتیانە کرد لە کوردستانە بەبیرم دێ یانەوە بزە جۆرێکە لە بیرەوەری دوو پرسیارم لێکرد یەکیشیان وتمە بەتاشەن دەرفەت بۆ گەنجەکانی خۆمان کە کار بڕەخسێت کە بەداخەوەی تر بینیمان پێچەوانە بوو ینی بواری کار بۆ کرێکاری بیانی زیاتر بوو ئەوەی تریشیان یعنی ئاینەن هەر پەیوەدی بە موچە و گوزەرانی خەڵکەوە هەبوو ئەمە تا چەند ئەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵک مەعیشەت و هەر بە دیاریکراوی داهاتی تاک چی بەسەر دێ دوایان بابەتە کە بەداخەوە هەردووشی پێچەوانە بوو هیچیان یعنی ئەوە نەبوو کە من خەوم پێوا بینی جەبابێنە سەر پرسە گرینگەکە پرسی پیسبوونی ژینگەی هەولێر باڵێ چۆن بوو بڕیاردا دەست بەوە پرسە ببیت کاک بۆ تا من بزان پێش ئەوەی کە و ڤیددیوێت بڵاو بێتەوە بەر لە ویشتۆ هەر کار لەسەر و بابەتە دەکرد دەم خۆش زۆر ڕاستە یعنی من دوو جۆر استراتیژێتم دانا بۆ ئیشەکانی خۆمێکێکیان ئەو بوو کە لە ستۆدیۆ ئەبینی ڕۆژانە ئەو باسمان کرد بە وردی ئەوەی تریشیان راپۆرتی مەیدانی یەکەم بۆ نمونە لەسەر بابەتی باسمان کرد سەوزە بوو مریشک بوو تایگەر بوو بەکارهێنەرانی سۆشیال میدیا و تیکتۆک و کرێکاری بیان و کۆمەڵشتی تر ماوەی بانجێک بوو دیقەتمدا بوو یعنی ڤیددیۆم زۆر بوو ها لەسەر پیسبوونی ژینگەی هەولێر و بەداخەوە خۆشم ڕۆژێک هەر ڕێژکە و راپۆرتانێک کە کردم سەردانیکردنی نەخۆشخانەی نانەکەلی بوو لە ساڵێکە 9000 بەڕاستی تووشی تۆقین بوو وێڕای ئەوەش ئەو کەسە نزیکانەی دەوروبەری خۆمان دراوسێ مام خاڵ ئامۆزا هەمووی بە شوێک لە شێوەکان ئەیان و شێرپەنجە زیاد بووە ئێم بێ زەحمەت بە دوواداچوونم کرد هۆکاری ئەم زۆربوونی شێرپەنجەیە چیەوە تەبەن حەوت خاڵە یەکێکیان ژینگەیە کۆمەڵی خەڵکی دڵسۆزی خۆت ئاسایە وڵاتە هاوکارم بوون لەوەی هەرێک لە مەجای خوانەیەک لە مەجای کەشوایەک لە مەجای کیمیایەک لە مەجای زەویەک یەکێک لە مەجای شتەکانی ترا وەکو بووم بە گروپێکی ڕایوەشکاری لەگەڵما لە پشتۆی منەوە تەڵەن بەبێەوەی ناویان بێنم بەبێەوەی هیچ شتێکەوەیە هاتم ئەم بابەتم کرد بە تۆپستۆری پرسیار مەکرد کارتێکەرەکانی پیسبوونی ژینگە چین ئیتر بۆیان باسە کردم بۆ نمونەیانوت تێکچوونی ئاوە تێکچوونی هەوایە تێکچوونی بۆ نمونە خاکە کاریگەرەکانی چی دەی بە دوواداچوون کە هەتاوەکو ئاخیر جار گەشتینە ئەوەی کەوا من هۆکارە هەرە سەرچەکەم دۆزیەوە ناڵمەوە بە تەناو کارێکە هۆکارە هەرە سەرچەکەی کەوەکو لە راپۆرتەکە شاوتم کیمیابارانکردنی هەولێر یعنی بەرمەبنای ئەو راپۆرتەی کەوا من چوومە نانەکەلی دڵم ژانیە کرد مناڵی 2 ساڵان مەبینی بە ساڵاچوو مەبینی گەنجی جوان مەبینی ئەو مادە کیمیایە چۆ ژیانیانەوە ئەخر ئاسن بەرگەی ناگرێت تەنها خوێنە بڵێ مەناعە دروستەکە لەگەڵ مادە کیمیایە وێڕای ئەوەش ئەو ڤیددیوانی کەوا بە بەردەوامی بۆ منەهات جگە لەوەش خۆ ئاسانە وەڵامەکە ئەو بۆنە ناخۆشی لە هەولێر هەتا وەکو ێساکە شەر تەبان ئەتوانم بڵێم کاڵ بۆتەوە کەم بۆتەوە بەڵام بنبڕ نەکراوە ئەمە هۆکار بوو بەردەوام دەتگوت من بە تەنیانیم خەڵکەکەشم لەگەڵدا دڵنیای ڕاست هەزاران هاوڵاتی کاردانەوەی خەڵک بەگشتی چۆن بوو لەگەڵات با من نهێنیەکە بۆ باسکەم هی راپۆرتەکە تەبەن من دوو جار چوومەوە شوێنەی جار راپۆرتەکەم جار یەکەمیان جلی کرێکارمە بە کە شەوەکەی چوون بۆ ئەو ئینانە ئەو پاڵاوگە ناقانونیانی ڕێگای گوێر چام ئەم دنیاە چییە عینەن وایە نەزانی عەمەلەم لەوێ وارە کورا و نازانم چی ئەمریان بەسەر ماکەری تر من دەمام گۆراوریە باشە خۆم کرد بە شێوەزاریەوەی سووریوانە قسە بکەیت شەوەکەی لەوێ هەتا درەنگانی شەومانەوە واقعیەکەم بە چای خۆم بینی چییە گوزارێت ئەوەی تریشیان ئەزانی کاڵم خەڵکی دڵسۆز هەندێک نهێنی هەیە نابێ بیدرشێنم بەڵام خەڵکانێکی دڵسۆزە بوون ڕزقیان لەسەر و شوێنانە بوو بەڵام خەمی مڵکی گشتیان بوو هاتن دەستی منیان کرد گیان وەرە کاک چۆمان وەرە فریامان کەوت کاکە قیروسیا لەو پارە و لە مەعاشەی من هەمە نامێ بابی بڕن لەگەڵ ما هاتن بۆ شوێنەکە بەست بەبست
بەتەنیا ئەو کارە بە ئاسانی نەدەکرا ئەگەر ئەو خەڵکە لەگەڵدانەبووە. من ڕۆژی راپۆرتەکە 2 سیارە هاتنە سەرم هەر عینن دیزاین و عینن جلوگە کاکەوتیان خێرەوت مەڵاوە یەکێکیان بۆ خۆم دزیەوە ساکە ڕەنگە بیبینێن بەڕامەیە وتم مەڵاوە ڕێگام لێ تێک چووە بۆ چۆسی وتی بابت گەێنم وتم ناناوە تەلەفۆنم کوڕێن بە شوێنمە ئەوەی تریشاوت وڵا نای پاڵاوەکان مەزانی ساحێبەکانیان شوت وڵاوات بۆ پاڵۆگەی فلان کەس سارێکی ترم لەگەڵای ئاواتێن ینی 2 جام ڕەشاتم کە پێشووتر بەڕاستی 1-2 برادری ڕۆژنامە نووسی هەری هاوکاری خۆمان ئەیان ناسنیەوە چوو بوو ناوێ عزیەتیاندا بوون عزیەتی لیاندا بوون نەدەترسایلەوەی کە تۆش لێ ئەم ڤیددیوە دەڕیکۆرد کرد تووشی شتی وا بیتەوە سەرکێشیە تاوکۆم دەقێش من ڕۆژی مخابلەکە بە تۆم وت کە موعیدماندانا وتم جاری یەکەم لەبەرەوە ڕازی نەبوو یعنی بووە شوێن و مەکانم ڕوون نەبێت هەردەمێ باسی ئەوەش بکەم حتمما 2 جار داوامان لێ کردی تاوەکو ڕازی بووی بەشداری ئەم پۆدکاستە بکەیت وتێت مەترسی زۆرم لەسرە لە دوایی بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیە تا ئێستاش مەترسی لەسرە ئەزانی کاگوتان تۆ بەلای کەمەوە دابنێ زەرەری 100 ملیۆن دلار لە کۆمەڵێک خەڵکە دەیت ئەبێ نایان لێ بنی مافیای ژینگە مافیای تەندروستیمان ئاسان نییە چاوت لێ بن و قێنن ئاسان نییە لێت خۆش ببن ئاسان نییە ئەگەر قۆتێک لە پشتەوە نەبێت بەڵێ بەدڵنیاییەوە چێ و چێ نییە و چی بکەین و ئاوا دەنگ بەرزکردنەوە راوریانە کاکە وتم ئەو کاتش لە لایڤەکە بین وتم ڕۆحی من زیاتر نییە لەوانەوە مزایدەوەم سەرەوە سەر نییە خەڵک شارەزایمەوە ڕۆحی من زیاتر نییە لەوانی کە ئێستاکە لە نانەکەلی و سنتەری ئاوات و ڕزگاری بە بۆنەی شێرپەنجەوە لە ژێر ئۆکسجینان بەڕاستی ئۆکسی لە ناخی دڵمەوە دەرچوو ینی چی بێ زەحمەت ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە بوونانیش دایکیان هەیە یاریان هەیە کەسی ئازیزیان هەیە چۆن بە بۆنی کۆمەڵێ خەڵکی هەلپەرستەوە ئاوا بە ئاسانی ئازیەت بدرێن پەیوەندی هەڕەشە ئامێزت بۆاتوە هی کوشتن ئاسان نییە بەڵێ بەدڵنیاییەوە چونکە ژمارەکە دیارە بەڵێ هەتا 2 جار پەیوەندیشم پێوە کردی وەڵامیشن نەبوو گوتم ڕەنگە پەیوەندی نەناسرا وڵام من ئەم چەند ڕۆژە حەزەر وەرگرم بەڵام خۆشبەختانە من زۆر سوپاسی دەستگا ئەمنیەکانەکەم ئەخر جاری وایە بۆ خۆتۆ هەر لەسەر شتی گەورە نایانی بۆ تۆ جاری وایە لەگەڵ تکە فرۆشێکا مشکلت بۆ دروستێ بێ لەگەڵ مەطعەم چیەکە ڤیدیۆیەکە لە تیکتۆک بڵاوەکەیتەوە عەزیەت دەدا خۆت من لە زمانی ئەو نازانم بەڕاستی عنی ئەوە نییە بڵێ کۆد و جفرەکانی وەزانم بێز جێتێک بڵێ وەرە کاکە کوڕی چاک ئەوە 1 2 3 4 تۆزی عنی ئەوەی کات ینی عاقڵی کات ئەین دەستگا ئەمنیەکان بەتەواتی هاوکارتن جگە لەم کەیسە کۆمەڵی خەڵکی دڵسۆزن کاتێک کە پێویست بکات کە بزانم یعنی پێویست کات بەدڵنیەوە پیانەڵە یعنی من بۆ خۆم خەڵک هەبوو خەڵکی دڵسۆز بەڕێز ئانوت وەڵاواین بۆ ماڵەوە دەمانچۆ بێن ئەمو دیارا وەڕام دەماچی ئاین بۆ ێنە چی دەمانچەند نییە تا ئێستا بەس قەڵەم هەیە و ئەی قەڵەم نەمایسە نۆتی مۆبایلەکەمە لێ مڵاحەزانوس بڵاوێکینەوە چیرۆکی ئەو سی دەفتەر دۆلارەتەوەمەوە ئەوە ڕۆژی پێنجشەممە بوو ڕسمەکان بڵاو کردەوە گوتت ئەم شەو ڤیدیۆەکە بڵاو بەڵێ ڕێکلامێک بوو بۆ بابەتەکە کرمان من ئەو شوێنی کێساکە لێرە پێش ناکە باسی کەم یعنی من بە بەردەوامی شوێنێک هەیە لە هەولێر باخچەیەک هەیە لە هەولێر شەوان بۆ کتێبخوێنەوە سمای بێ خەڵک دێن خەڵکی بەڕێز دێن کاکچۆمان کێشەمانەیە و دۆست و برادریەیە ئیتر وەکو کۆی ئەو کەسانی کە دێن دوانم بینی زۆر بەڕێزەوە ئیتر ینی خەڵکیشی نەبوون ناوە بە جانتا و چاکەت و پانتۆڵ و پرۆتۆکۆڵ ئیتر کەوتنەوە معاملەیە دەی چی بکەین چی نەکەین بەس بۆ ڕەزم ئاگایە کە لێمان بێ و کوڕی چاکە مەژ مناڵمان وردەوەم سەرەوە سەریکەکەن چیە مەوزوع ئیتر ئەوە بوو کە بڵاومان کردەوە هەردەمەوێت زیاتر پرسیار دەربارەی ئەو بابەتە بکەم پێ دوایە هەتا ئێستا ئەو پرسە چارە سەر بووە ئەم بابەتە لە دەسەڵاتی هەم پاڵاوگە ناقانونیەکان دەرچووە هەم لە ئیدارەی هەولێر زۆر ڕاشکاوانە پێتەڵم پێش بن ئەمە خەمی سەرۆک بارزانیە لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی حزبی ئیداری کۆبەتەوە
زۆر زۆر بەبایەخەوە باسی ئەم بابەتی کردو وردەکاری تێدا هەیە باسی ناکەم بەڵام بەدڵنیاییەوە ڕێوشێنی دیکە گیرێتە بەر لە چەند ڕۆژی داهاتوە زیاتر بەدیەکەن من پێتەڵم جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ ئیدارەی هەولێرە لەگەڵ سەرکردایەتی هەولێرە زۆر بەبایەخەوە بە گرنگی و باسی ئەم بابەتی ژینگەی هەولێرەی کرۆ بزات ئەم پاڵاوگە ناقانونیانە تازە کە هەستێکی سەیرە کاتێک دەبینی خەڵک هەمووی بۆ ڕوانگەیە تەمەشای پامنێریان ڕۆژنامە نووسێکی رادیۆ دەکەن کەچی جەنابیشێت بە ڤیددیۆیەک وەک پامنێرێکی رادیۆ توانی وتە پرسەکە بگەینتیا سەرۆک بارزانی ئەزانی کاک بۆ تامە دیسانەوە قسەیە دووبارە کەمەوە لەوە خۆشتر نییە لە ژیانە لەو ئیشێکێکی ڕازگۆ بیت من باوەڕم بە معیشەت هەیە باوەڕم بە ژیانێکی شکۆمەندانەیە باوەڕم بە کەرامەتی تاکەیە بەڵام یعنی ئەبێت تۆ ڕازگۆبی حەزەکەم تۆزە لە ڕسمیان دەچین شتێکی خۆشت بۆ باسکە تاما من لە یەکێک لەو کێشانەی کە هەم بووە تاوەکو ئێستاکەش زۆر هەوڵدرار مەحەتەی ئیشکردنم بگوازمەوە بە تایبەتی لەم تەلەڤیزیۆن و دەستگا گەورانە زۆر من ڕاشکانە پێتەڵم کاکە لە ڕوودا گوێ بیستیەوە نەبووم زۆربەی شوێنەکان دایان لێکرد وەک بڵێ بۆندیان پێشکەش کردوون لە ڕوودا و 20 جار لە کوردستان 24 بە هەمان شێوە لە شوێنی تریژ نامێ باسییان کەم کە زۆر مەبدەم پیانە بە زەوانی کە باسییانەکەم دەستگای محتەرەم و بەڕێزن لای من یعنی ئەمە شانازیەکی زۆر خۆشەکە باسیەکەم هاتن تەقلیدیان بەرنامەی ئێمەیان لە دەستگا گەورەکان کردەوە ناو ناڵێ هەمان ڕێچکە هەمان بابەت هاتن ئەم بەرنامیان تەقلید کردەوە ما ئیتر ئالاساز ئالەتی پێشکەوت و ئیتر دیجیتاڵۆشتانە پێشکەوتووە هاتن بەرنامەکانە کرد دووشت هەبوو یعنی خۆش بوو منە کوورە هاڵاتێکە و قسەی جارمە زۆر خۆش بوو ئەوانی کە تەلەفۆنیان بۆ بەرنامەکە کرد لە ڕدەستگایەکی تر لە شوێنێکی تر ئەیانوت سڵاو کاک چۆمان کابرای پێشکار پێکرا کاکە بەخوا من چۆمان نیم لە دەستگایەکی ترم ئیتر ئەمە هەر ئیدەکرایەوە اینجا کۆمێتەکان بەخوێندەوە ئەم بەرنامەیەکە تەقلید کرایەوە خەڵک نووسی بووی کاتی چۆمانی لە جبسا بۆ دەرەچێ یعنی قسەکەم دیسانە سەر ئەوەیە مرۆڤ ئەبێ بەڕاستی ئەگەر ئێستاکە ئەمە بخێنە قاڵبێکی دینیشەوە من پێم وایە یعنی ڕازگۆیی لەگەڵ ئیشکردنا جۆرێکە لە عیبادەت کاک چۆمان جەنابەت لە ڕابردوو کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووی هاوڕێ و برادریشی زۆر بوو بەس ئێستا ئەوەی بە دوواداچوونم بۆی کرد دەڵێن کەمتر بەریەکەوتنی هەیە لەگەڵ کۆمەڵگا و هەم برادر و هاوڕێشی زۆر کەم بۆتەوە وڵی ئەتوانم بڵێم هەر گەشتۆتە کۆتایی خۆی من دوو جۆر بەسەر دوو پۆلە دابەشیەکەم یەکیشیان کاکە من بەیانیان باوەڕ ناکەم هیچ کەسێک بەقەدەر من کاینێکی کۆمەڵایەتی بێت آخر ئاسانیت خەڵک لە خەوڵ نەساوە من لەگەڵ 300 کەس قسەم کردووە بە تایبەتی بەیانیان یعنی دەرونی بەیانیان دەرونێکی ناسکە خەڵک هەر حەزەکە جۆ لە فەیروز بگرێ من جۆ لە مۆلیداگرم کاک جۆ لە کێشەی ئاوەگرم جۆ لە کێشەی دەرمان و شەگرم تر ئەنواع و ئەشکال کێشە ئەوەیشیشان ئەوەی تریشان سوۆشیال میدیایە کە پێم وایە هەر ئەوە کە خۆی ناوی تۆڕی کۆمەڵایەتی بێ کۆمەڵایەتی بیت بەڵام یعنی ئەو فەلسەفەی کە من لە ژیانی خۆماڵم ژاردووە فەلسەفەی وجودیە بوونگەرایی یعنی هەڵبەتە بۆ هەموو شتەکان زۆر سپاس بۆ کتێب کە منی فێری ئەخلاقی زۆر گەورە کرد لە ژیانە تووشی جۆرە لە دابڕانی کۆمەڵایەتی بووم یعنی کۆمەڵایەتی بۆ مانای لە ژیانی شخصی خۆمە بەدڵنیاییەوە ئەو جۆرە یعنی بوار و تێگەشتوانەی جارانم گۆڕانکاری بەسەرهاتوو جگە لە ئەوەی کە خەڵک دەتبینن بە تایبەت لەم دوایان نەزیاتر بەو پرسی پیسبوونی ژینگە دەتبینن بەڵام لەسەر خێزانی خوا لێ خۆش بوو گۆڤار ئەنوەر کار و کاردانەوەی زۆرت دروست کرد ئەو کاتێک کە حەزەکەم ئەو نمونەیە بۆ باسکەم بۆ خۆی ڕۆژێکیان لە ماڵی بڵێن لە ماڵی باوکی خێزانم بووم ئەلەوێش هەمانە گلەیە دیارنیت و دیارنی ترە چۆنێک بێ بوارم قۆستەوە هەفتەیەک دوای 15 ڕۆژێک چوون بۆ ئەوی وەڵا باوەڕکە سعاتێک دانیشتە بووم وەکو کۆی ئەو تەلەفۆنانێتتر تەلەفۆنێکم بوات کاک چۆمانە
بەڵێ فەرمودادە جانوتی من فلان کەسم ئێ فەرمو چی تێوتی من خێزاری هونەرمەند گۆڤار ئەنوەرم ئێوتم خۆشحاڵم دادەجان لە خزمەتانە وتی کاک چۆمان وەزم زۆر خراپە وتم بۆ ئەی مەعاشی خانە نشینی کا گۆڤارۆنتی هیچی نەماوە قورعانی خواروتی 2000 لە جانتاکەمە باوەڕێکی کاک بۆتان یەکسەر میوان و هەر ڕاوری یەکسەر بەجێمێشتن چون بۆ دارەتوو گەڕەکێکی کۆن و ئیتر بێ خزمەت گوزاری بەداخەوە چوم لە ماڵەوە ئەو دیمەنە بوو کە بینیتان یعنی خانوویەکی لە بەغ نەکرا و پاری چەندمان کریان نەدا بوو مناڵەکانم بینی جلو بەرجان زۆر کۆم بوو یعنی ئێوارە ئەمیز لەوێ نان بخۆم بۆی هەستی ئەویان لەلا دروست نەبێ بڵێەوە ماڵێکی فەقیر و هەژارن باوەڕەکەی منجەڵەکەم هەڵدایەوە هینی ئۆڕۆ تۆزێک لۆبیان برژاند بوو هەل لەناو ڕۆن و تەماتەیە تۆزەوان کرد بوو ئەمزانی من لێ بم بەش ناکات دەستی حەنان خانم ماچ کرد وتم حەنان خان ئێستا من هەرچێکت دەمێ من لەو دۆخەنە هەموارە تۆ ڕزگار ناکەم بەس وعدت پێدەم نابێ بەیانی لەو ژیانایە بیت نابێ بەیانی لەو ژیانایە وەڵای تر ئەخر تۆسی فەقیر زۆر نەکبەت لە ماڵەکەی ئەوان ئەمیست هەر ڕێک لە ماڵەکەیان ئەمیستی بابەتەکە پۆستکەم وەڵا پۆز نابوو خەت نەبوو ئیتر وردە هاتمە دارەتوە هاتمە لای مزگەوتەکەی وتیانەوە مزگەوتی مەلا عومەری دارەتوە وەڵای تر هەر لەوێ شەبەکە نەبوو هاتمە لای دوکانێکی مۆبایل ئیتر خۆشبەختانە چمار دوکانێکەوە کاک چۆمان تۆی بۆچی هاتوویت وڵا کاکەوە حاڵ مۆزوی کووە ئەنتەرنێتی خۆم فلانەوە بە کەڵک نایە پێویستیم بە ئەنتەرنێتە هەر لە دارەتوو پۆستەکەم کلێشان نەگەشتومەوە هەولێر باوەڕێکی کاک بۆتان لەگەڵ کۆمەڵێک برادەرە لە ئەو چایخانەی بازار مۆعیدم هەبوو شەوانی زستانە سماوێ لە ڕێگا بووم چەند جیهەتی باڵا پەیوەندیان پێمەوە کرد بە سوپاسەوە نووسنگی شێخ بابوو بووی کە لە خەیاڵمە ئەو دەستگای حاجی ئیدریس بوو خات و ئەشواق جااب منە بێ شایەتیوانە بدەم کاکێ عیمادی بەڕێوبەری ڕێگاوبانی هەولێر بوو کۆمەڵی خەڵکی بەڕێزی تر بوون یعنی هەر کە گەشتمە ئەو شوێنە لە ڕێگا کێشەکە حەل بوو سەکەی خۆتت وردە سەر نەبووە 24 کاتژمێر مەراقێکی گەورە بوو بۆم هەم ژیانی خێزانی کاگۆڤار و هەم کاگۆڤار خۆی و پێشیش بەرنامەت لەگەڵ هونەرمەند ڕەشۆ کردووە بزانم ڕاستە بەڵێەوە هونەرمەندانی هەولێر بەتایبەت و بەگشتی کورد بۆچی وا سەردەنێنەوە خۆی ئێمە بێ ڕاستیەک بڵێن یەکێکیان ئێمە هونەرمەندەکانمان ئەوە ڕاستیە تاڵە بەس ڕاستیە کاکە ئەلپاچینوی نین هونەرمەندەکانیم برادبێر نین مۆنیکا بلوچی نین کاکە هونەرمەندەکانی ئێمە ئەنتۆنی کوین نین بتوانن لە ڕێگای پیشەکەیان و هونەر بفرۆشن بەشی دووەمی کاکە چاوی ئێمەش چاوی ئەو بینەری هۆلیۆت نییە پارەتدا بە سینەما بۆیە لە کولەمەرجیاژی پێش دوانیە نمونە خۆمان کورد واین تا ئەوەی کە هونەرمەندێک هەژار بیانەوەیە زۆر دەوڵەمەند نەبێ حەزمان پێێتی هەر ئەوەیە تۆزێک پارەی هەبوو دەڵێنەها خۆی فرۆش دووبارە هەر ئاوا یعنی قسەکە لەسەرەوەی یعنی لە وڵاتی ئێمە هونەر نەبوو بە فەرهەنگ هونەر نەبوو بە کللتور هونەر نەبوو بە شتێک کە تۆ بتوانیت ینی وەکو ئەمەد بەڕاستی بۆ هەموو شەکانی جوایە کاکە بۆ ئیش سەحافە جوایە بۆ ئیشەکانی تری جوایە تۆ ئیشێکی پرۆفیشناڵی پیشەی نییە تۆ بتوانین لەسەر ئیشی خۆدراوەستی یعنی ئاسان نییە بۆ نم بۆ خۆم نمونەی خۆمەڵێم والله یعنی ئەو 6-7 مانگەی دەوامی قوتابخانە یعنی زۆر زەحمەتە تۆ داوامی ڕادیو اینجا دوای وەرە 4 دەست بڵێرەوە زۆر زەحمەتە جا بۆیە تۆ ناچاری هەندێک شت هەیە ئەوەی بکەیت بڵاوکراوەتم بینیوە لەسەر هونەرمەندان زیاد ئەساد و زەکەریا عەبدوڵڵا تا ئێستا کار لەسەر ئەوانیش نەکردووە بۆی بتوانی جوڵەیەک بدەی هەر کامیان بێ بتوانی بیاهێنیەوە ناو بوارەکەی خۆیان خۆی کاک بۆتان یعنی من باڕاستێکت بڵم سەردەمی هونەری باڵا مرد ئەو هونەری کە جاران ئێمە بە دیار گۆرانیەکەوە لە جیاتی ئێمە ئەو گۆرانیە بیریە کردەوە لە جیاتی ئەو گۆرانی ئێمە باوەشمان بە تەنیایی ئەو گۆرانیایە کرد بەداخەوە ڤیدیۆی سیچرکەی و تیکتۆک ئەمەی کوشت هەڵبەتە تیکتۆک وەکو مەجازێک وەکو میتافۆرێک باسەکەم یعنی
ئەوە نەما تۆ گۆرانی بێژێک بێ لە ڕێگای گۆرانیەکەوە هەم دەنگەکەی هەم دەقەکەی هەم ئەرەنجمێنتەکەی هەم دابشکردن و مۆسیقا و کۆمەڵشتی دیکە تۆ بتوانیت ئەوە بکەیت ینی بەدڵنیای من پێتەڵێم هەردوو هونەرمەندێک کە تۆ باسییانەکەی لە ئەو پەڕی بە ئاگاییە وازیان لە گۆرانی گوتن هێنا نەک لە جۆرێک لە ئەوەی کە نەزان وەزاکە چییە چکە بەداخەوە ئەم دیاردەیە جیهانیە ئەم دیاردەیە کە ئیتر شتی پاک و شتی جوانوانە یعنی بە شێوەیەک لە شێوەکان کۆتایی پێهاتوو کاکە من بانم ناوێنان تۆزێ مشکلێ بەڵام ئەبێ و حەقەتە بڵێ ئێساکە ڕاپرسێک بکرێت ڕاپرسێ بکرێت لە بینی مەزهری خاڵقی و ئاوات بۆکانی کامیان یەکەمە بن خۆڕوونە خۆ نابێ ڕێی بدەیە من نەبێ ڕێی بدەم یعنی دۆخەکە وای لێ هاتووە یعنی ئەم سیستەمەی کە لەو لابۆم باس کرد یعنی بەداخەوە ئەو کتێبەی ئالاندونۆس سیستەمی پرۆپۆچیم خوێندەوە یعنی مرۆڤ لە بەردەم هەڵدێرێکی زۆر مەترسیدارە یعنی شتی نابا و شتی ئازدزم کەسایەتی خراپ زیاتر باڵا دەستە بەگشتی ئێستا ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامە نووسان لە چاستێک دەبین یان ڕاگەیان کاران با بڵێن من بە نمونەیەکی خۆش جوابی و پرسیاری تۆ دەمەوە من ڕۆژێکیان باوکم سەرپەرشاری پەروەردەیە لە عینکاوە ئەچێت بۆ دەوام لە ناو تەکسیەکە بێ بەرنامەیە ماکاتەوە ئیتر باوکمە قساکە ئیتر هەر ئەوە کابرا دەنگی ڤۆلیوم ڕادیۆکە بەرزەکاتەوە ئەوێ زیاتر گوێ لێ بەرنامەکە بێ ئیتر ئەڵێ ئەوە چییە و بەرنامەیە ناڵێەوە خۆی ناناسێنێ ئەڵێ وەڵا ئەوە بەرنامەیەکی زۆر باشە ئیتر تۆزێ دەنگی بەرزەکاتەوە ئەڵێ ئەخە چییەوە خەڵکە قساکە چی پێکرێ کابرای ساکتەسیڵە کورە و سەگ بابام شتێک پێ دەکرێ ئیتر باوکم بە قاقار پێکەن هێر پێکەنەوە خۆ مامۆساسیە مەوزوع ئەڵێ وەڵا سەگ بابە کوڕیم نە جا قسەکەم لەسەر چی یعنی ئیشی سەحافە ئەگەر ڕاشکاوبی ڕازگۆبی یعنی تو زانم یعنی لە جیاتی ئەوەی کە تۆ مەبدە بەلاتەوە لە پێشووتر بێ بەداخۆی سەبوو بە مەبلەغ ئەتوانێ ئیشی خۆی بکات من دڵنیاتەکەمەوە هەچی بەرپرسیە وڵاتەیە لە قەڵەمی ڕۆژنامە نووسەکان ئەترسێت بەڵام بەو مەرجەیکەوە نەخزابێتە ناو ئەم باڵ و ئەو باڵەوە نەخزابێتە ئەوەی کە لە پێناو فلان بەرژەوەندیا شت بکات یعنی ئاسان نییە تۆ کەرەستەکانی بەهێزکردنی ڕۆژنامە نووسیت بە قوت بێت نەتوانی ئیشی باش بکەیت جگە لەم کەیسانەی کە قسەمان لەسەر کرد لەسەر کەیسی تیکتۆکچیەکان و مۆدیلەکانیش زۆر جار بڵاوکراوەت هەبووە تێڕواین چیە دەربارەی ئەو دۆخەی ئێستا دەگوزارێت کەسێک شایانی ئەو نین لەم دەستگا بەڕێز و سنجینە نایبێنم بوو بە باحیسی تێکدانی ئاکار و خۆڕەوشتی کۆی کۆمەڵگاکە ئەم باسی پار ساڵت بۆکە خەڵک کێشەی بۆ نمونە کارەبای هەبوو وازی لێوە نابووی کاک تۆمان بۆ خاتری خوا فڵان کەس دوای 12 شەو لای ڤکاتەوە دەم لە هیچ ناپارێزێت مناڵەکەم نازانێ شتەکە مانایی چێ بەس لاسایی یەکاتەوە ڕۆژێکیان لە ستودیای پێ هاتمە خوار بەڕاستی پێز ناکات دووباری کەمەوە سعات دە و چارەکی بەیانی بوو لە داواکاری گشتی و پەیوەندیان پێمەوە کرد بەڕێزێک هەیە بۆ هەندێک کەیس هاوکاری ئەمەوتی کاک شۆمان بەیانی زۆر هەڵچووبیەوە چیە مۆزوع کاکە کابراەک بەر بۆ تێژیانی و کۆمەڵگایە هەچی بەها باڵاکانە هەچی ئەخلاقیاتە هەچی ئاکار خسوێتە ژێر پێی خۆی چۆنە مەمای قوبوڵکردنە وەڵای نیۆڕان عادەتەن دوای نیۆڕان سەعاتێکە خەوە میسراحەتێکەکەم وڵا لە خەو هەستام ئیتر دەستم مۆبایلەکەم بەر سەیرەکەم کە لە بچەی لە دەسایە ئەو شخص ئیتر ئەمە بوو بە جۆرێک لە ترساندن ماوەیەکی زۆر باش بۆ کۆی ئەو تیکتۆکچیانی کەوا دەستەواژە و عێباری ناشرین و ئانەیەم بەکارێنە جەنابیش خۆش تیکتۆک بەکاردێنێ و لە تیکتۆک زۆر چاڵاکی دایم ئەو تێڕوانینەم هەیە و چ لەگەڵ میوانان بێ کە هەم بێ یاخود لەگەڵ خەڵکی دەوروبەر ئەو بیرڕای ئاڵوگۆڕ دەکەم کە دەکرێت تیکتۆک شەر پلاتفۆرمێکە دەکرێت کەسە چاکەکان وەگەیەومانان تێیدا بەشدار بن چاڵاکیان هەبێتن شوێن بۆ کەسانە لەغ بکەن کە شایانی ئەوە نین خەڵک گوێیان لێ بگرێت ئەزانی من تقریبا 2 ساڵ 3 ساڵی وزە تاوەکو ئەو برادەرە بەڕێزانە قەنەعاتیان پێمەنا کە تیکتۆک دابنێم
چکە بەداخۆکو جەناب تەفەری من لە پەیامەکەی تۆ زۆر جوان تێگەم و زۆریش ڕاستە ینی بەلاڕیان ڕۆشتووە ئەو جوانی نییە کە تۆ ئەتوێ بڵێن بەهرەیەکی خۆت توانایەکی خۆت نیشان بدەیت بووە بەم گاڵتە جاڕی کەوا ئێستاکە هەیە لایف و قسەی خۆڕ و کۆمەڵەشتی دیکە لە تیکتۆکە من یەک ئامانجم بەدەستێنە بە خەڵکم وت وەرن با ئێمە فریای جوسئیات بکەوین بەش بکەوین کل خۆی فریای خۆیەکەویت ئەخر کابراکەوە بڵێ لە فڵان شوێن ئەو لە فێم کڕیوە ئەمەی تێدا بووە بڵێ لە فڵان شوێن ئەمەم کڕێ و وایە تێک چووە ئیتر جۆرێک لە هۆشیاری گشتی دروستەکەیت یعنی واکەیت ئێمە چاودێبین بەسەر خەڵک و بەسەر حکومەت و بەسەر دوکاندارەکانەوە من لە تیکتۆک بەڕاستی تا ئەندازەیەکی زۆر ئەوەش بوو یعنی عقدەیەکی دروست کرد لە لای تیکتۆکچیەکان بەبیرە دێ ماوەیەک هەڵمەت کێشان دروست کرد یعنی کاک سۆمانەوە نازام ئیترە قسەی لا بەلاوانە هینەکەم بەڵام ئەوە زیاتر برەی بە مندا قسەیەکی نیچەیە من دائما یعنی دۆرێکە لە سەر مەشق لە ژیان ماڵێ و ئازاری کە نەیکوشتم زیاتر بەهێزی کردم ینی لە ڕۆژێکە 100 ڤیدۆ لەسەر من بڵاو کرایەوە بۆ شکاندن و بۆ ئەوەی کەوا من دوورخەنەوە لەو ناجێم بۆ لەبەر من پێچوانەی لەگەڵ ڕێزم پێچوانەی مێگەل بووم پێچوانەی حەشامات بووم پێچوانەی ئەو ڕەوتە بووم کە ئەنویست جوانەکانی کۆمەڵگات تێک بدەن وابزانم ئەوان هەر ڕۆژە و یەکێکیان دێ و دەڕوا و بەردەوام لە گۆڕایدان بە جەنابەت تا ئێستا هەر لە شوێنی خۆتی اینجا منەوە لە ئینانیە لە کبریایانیە قسەکەم ڕادیۆم بە زۆربەی زۆریشان کرد ئەوانێکە گاڵتەیانە کرد و ئەیان خوان هەزەلیە کرد و خوانی نەکرد کاک چۆمانم بەگشتی شتێکی وام نمایە گەر جەنابەت شتێک پێت وایە نەگوترابێ خۆت بتەوێ باسی بکەی ئەرچیەوە قورسە لەبەر کۆمەڵی هۆکار یەکیشیان ئەمە فۆرمێکی تازێ من پێشووتر نەمبینیوە لە با بڵێن لە وڵاتە پێشکەوتوەکانە هەیە ئەم فۆرمە بەڵام ئەم جۆری نەریتیکەوە دەستان پێکردووە با بڵێن تازەیە بەڕاستی بۆ میدیای کوردی و ئەو ستایلی تۆش مای دڵخۆشیە ینی میوان بەڕاستی مرتاحە لەگەڵیا برەوی زیاتر پێ بدەن ئەو کەسانی کەوا واز لەوە بێنن کەوا ئەم عقلێتەی کەوا میدیای کوردی کۆمەڵێ وەجه و دەمچایی گرتووە بۆ هەموو شتەکان مقابلەیەوە کات ئەمە غەڵەتە کاتان لە یەکەم ئێوە درێژە بەوانە بدەن کەوا بزە بەدەزانن کەوا سوود بەخشن قسەکانن مای جۆرێک لەوانە وەرگتن جۆرێکە لە ڕنگ ڕێژی بۆ ژیانی ڕوومان ئێوە سوود لەو توانایانە وەربگرن بەدڵنیاییەوە هەزارانی دیکەیەوە توان بێن نام ستۆدیۆ هەفەی ڤینی لەگەڵا بکەن لە ناخی دڵەوە بەڕاستی ئاسوودە بووم من بەم چاپێکەوتنە دووبارە بە خێراتی خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوونت ئەبوایە وا بێم لەبەرەوەی ئاسوودە بووم بەو جۆرە یعنی جۆرێک بوو لەوەی کەوە ئەم جەمەدانیە ئەتوانم بڵێم دەستکەوتێکی گرنگی تەندروستی لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووە بۆ خەڵکی و لێرێ نایاراوە حتمما کە لە پەیوەندیەکەش باس لەوە کرد گوتێت دەمەوێت بەو شێوازە ئامادە بە مەرجێکی پێشوەخت کردە مەرجێکی پێشوەخت ئێمە شەر حەزمان کرد جەنابەت بە ئاسوودەی بەشداری پۆدکاستەکە بکەیت بەڕێزن ئاخر دێڕەڵێم خەڵکی هەرێمی کوردستان شایانی ئەوەن کەوا شتی باشیان پێشکەش بکرێت خەڵکی هەرێمی کوردستان کاک بۆتانجان قوربانی زۆر گەوریانداوە ناسمە ناو مێژووە هەر ئەم مێژووی ئەم دواییە باسەکەم ئەوەی کەوا لە شەڕی داعش و ئەوەی کەوا بەدەست ئابلوقەی ئابووریەوە بەسەربانە هات کەم نییە دڵی هەزاران خەڵکی یەشاندووە جا بۆیە میدیای کوردی پێویست بەوا کاتکەوە ئەو جۆرە سادیست چمکێکی دەرونیە واتە چێژوەرگرتن لە ئازاردانی بەرامبەر کە ئەمە زۆر لە میدیای کوردیا بەدیەکەم ئێوەتان تێپەڕاندووە مای دەستخۆشیە بەڕاستی دووبارە زۆر سپاس خۆشحاڵ بوون و ئامادەبوونت زۆر سپاس کاتێکی خۆش خواتان لەگەڵ جانەکەم دوبارە خواتان